خۆشەویستانی خۆم، زۆربەتان قورئان خوێنن، تەماشەکەن. خوای گەورە کە ئێمەی خەڵق کردووە و هەرچی کە عیبادات و خواپەرستی لەسەر فەرز کردوین وعدی چی پێداوین لە مقابلدا؟ وعدی بەهەشتی پێداوین و نییە؟ دەڵێ نوێش بکە دەت بەمە بەهەشت، ڕۆژوو بگرە دەت بەمە بەهەشت، حەج بکە دەت بەمە بەهەشت، عومرە بکە دەت بەمە بەهەشت، سەدەقە بکە دەت بەمە بەهەشت، لەگەڵ دایک و باوکت باش بەدەت بەمە بەهەشت، لەگەڵ جیرانەکەت باش بەدەت بەمە بەهەشت. هیچ چاکەیەک نییە ئەلەو دنیای خوا ئەمری پێکردبی ئیلا وعدی بەهەشتی داوە. ئەو جاوەش خاڵێکی دیکەیە. مەسەلەی جیهاد و قوربانی دانیش عهد و پەیمانێکە لە مابەینی خوا و لە مابەینی عەبدەکانی، تیجارەتێکە، بازرگانیەکە. خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ ئین الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. خوای گەورە معاملەی لەگەڵ کردوین، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە، ئێمەش ڕازی بووین بەو معاملەیە. معاملەکە چییە؟ خوای گەورە تەبارەک و تەعالا بە فەزڵ و گەورەی خۆی چێ ڕوح و گیانی پێداوین؟ خوا. چێ ماڵی پێداوین؟ خوا. لێشی کڕیوینەوە جارێکی دیکە. تەشبیه نەبێ وەلیلله المەثل الأعلى. زۆر فەقیر و محتاج بین، کابرایەک لەو لای بێتن دەوڵەمەند بێ بڵێ هاوڕێ و سیارەت دەمێ، سیارەکەت دەداتێ دەڵێ بۆ خۆت بێتن، دوای دەڵێ وەرە وەرە ئەو سیارەشت بینێ باڵێ بکڕمەوە بەدە قیمەت، چەند دڵخۆش دەبی. خوای گەورە تەبارەک و تەعالا خاوەنی ئێمەیە، ڕوح و گیانی پێداوین، سەرۆت و سامانی پێداوین، ئەو جا هاتووە دەڵێ وەرن با معاملەیەکی و لەگەڵ بکەم. معاملەی چی یا رب العالمین؟ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم بأن لهم الجنة. ئەلێرەی مەسەلەی معاملە و کڕین و فرۆشتنەکە خوای گەورە باس یەک عیبادەتی دیکە ناکاتن، باس یەکێک لە عیبادەت و خواپەرستیەکان دەکات کە ئەمڕۆ موسڵمانان لێی دەترسن. بۆ؟ چکە موسڵمانان لە ئیستیضعاف و لە بەزین داین، دوژمنانمان هێز و قووەتیان بەدەستە، لەبەرەوەی ناوێرین باسی ئەو فەرەزیە غائیبە بکەین کە لە عالەمی ئیسلامی غائیب بووە. ئەویش چییە؟ خوای گەورە تەبارەک و تەعالا دەفەرمێ دەجەنگن، جیهاد دەکەن، دەکوژن و دەشکوژرێن، ئەلە پێناو ئەوەی بەهەشتان پێدەدەم. یعنی چی؟ یعنی ئینسانی ئیمانداری ڕاستەقینە لێران ئەگەر ڕاستکا لەگەڵ خوا، ڕوح و گیان و ماڵی خۆی بەخوا فرۆشت بێ، دەبێ ئامادە بێ ڕوح و گیانی خۆی بە قوربانی خوا بکات. ئەوانە وایان کردو.